ام سیاستەی کە پەیڕەو دەکرێت دیفاع لە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بکەی خەڵک ڕخنەبارانت دەکات و تەنانەت وا وێنات دەکەن کە تۆ کۆیلەی دەسەڵاتی هەرچەندە مەواقیفیشت هەبوو بێ بەڵام وا خەڵک نەحەقیشی نییە بەڕاستی ناقی نییە چونکە هیچ خێری لە نەوتو لەم بابەتە نەبینیوە کە لە دەستوردا بە جوانیدا لە قازانجی هەرێمی کوردستاندا ڕێژراوە. ئێمە بابەتەکە دەکەین بە سێ بەشەوە. بەشی یەکەم مافە دەستوری و یاساییەکان لە مافە دەستوریەکانی هەرێمەکان لە ناو دەستوردا چۆن داڕێژراون. دووەم کەم و کورتیەکانی دیفاعکردن لە کەیسەکە لە بەردەمی دادگای فیدرالی و قرارەکە بۆ دەرچوو. سێمیش لێکەوتەکانی چین و دەبێت چی بکرێت. سەبارەت بە بەشی یەکەم طبعا سەبارەت بە ڕێخست فیدرالیەت یعنی دابەشکردنی دەسەڵات و سامان لە مادەی 100 دەسەڵاتی دابەش کردووە لەگەڵ 150 طبعا لە مادەی 100 11 12 و 13 14 سامانی بەش کردووە بە تایبەتی 11 و 12 باسی دابەشکردنی سامان دەکات بە تایبەتی سامانی گرنگی عێراق کە نەوت و غازە بۆ اعتیبارەی عێراق 50 لەوە تا دروست بە تقریبا پشتی بەم سەرچاوەیە بەستەوە بە زۆری. طبعا فیدرالیەت بۆ دابەشکردنی دەسەڵات لە نێوان فیدرالیەت و هەرێمەکان سێ ڕێگا هەیە. ئەمە زۆر تەقلیدیە زۆر باوە یاساییەکان سیاسیەکان دەیزانن بەس بەوانەی سیاسی و یاسایینین بە کورتی دەیانڵێم. یەکەم ڕێگا ناجیحە باوەکە ئەوەیە دەسەڵاتەکانی دەوڵەتی فیدرال دیاری بکرێ بەیەک دوو سێ چوار بە عەرەبی پێی دەرێت عەلا سەبیل الحەصر ئەوەی کەمایەوە هی هەرێمەکانە. ئەمە هەموو فیدرالە ناجیحەکان بەمایان وەرگرتووە بە ئەمریکاشەوە کە تۆپی فیدرالیەتە و یەکەم نمونەی فیدرالیەتە. دووەم هەیە هەردووچیان باز دەکات ئەمانەی هەرێمەکان ئەمانەی فیدرالن. ئەمە ناجیح نییە بۆ لە داهاتوودا کە دەسەڵاتێک پەیدا بوو بە جۆرەی پێشکەوتنی ژیان نیزاع دروست دەبێت لە دەستوردا باز نەکراوە هی کامیانە. ئاخر شێواز دەسەڵاتی هەرێمەکان دیاری دەکات یەک دوو سێ چوار ئەوەی کەمایەوە هی فیدرالە عکسی ئەوەی یەکەم. ئەوەی یەکەم ئیتیمام دەدا بە فراوانکردنی دەسەڵاتی هەرێمەکان لەسەر ئەساسی دەوڵەتی فیدرال. فەلسەفەکەی ئەوەیە. ئەوەی کۆتایی ئیتیمام دەدا بە فراوانکردنی دەسەڵاتی دەوڵەتی فیدرال لەسەر حسابی هەرێمەکان. عێراق بەمەی یەکەمی وەرگرتووە. عێراق بەوەی یەکەمی وەرگرتووە لە مادەی 110 سەیریکەن دەڵێ دەسەڵاتی حەسری. دەسەڵاتی حەسری لە مادەی 110 ژمێردراون 9 دەسەڵات. لەوانەیە کاتەکە بوار نەدا بیان خوێنمەوە بەس بە سەریعی دایانڵێم. طبعا یەکەم شت سێ دەسەڵاتە تەقلیدیەکە دیفاع خارجیە مالیە. ئەم سیانەی داون بە دەوڵەتی فیدرالی. بڕگەی یەکەم باسی تەمسیلی خارجی دەکات. طبعا هەرچەندە ناکۆهین هەیە غموس هەیە لە زاراوەکان لەوانەیە ئێستا کاتی نەبێ من چونکە دەمێ بابەتە ڕئیسیەکە باسکەم بەڵام ئەویش دەشێت قسەیان لەسەر بێت لەوانەیە بۆم کۆڕە نەبێ. سەیری کە یەکەم بەڵێ وێنە نەخشە کێشان ڕسم سیاسە چونکە ڕسمی سیاسە و تەنفیزی سیاسە جیا دوای باسی دەکەین. نەخشە کێشانی سیاسەتی دەرەچی نوێنەرایەتی دیبلۆماسی گفتوگۆکردن لەسەر پەیماننامە و ڕێکەوتنە نێوە دەوڵەتەکان سیاسەتی قەرزکردن و ئیمزاکردن و ئەو شتانەی دەرەچی بڵێن سیاسەتی قەرزکردن و ئەوانە لەگەڵ نەخشە کێشانی سیاسی ئابووری و بازرگانی خارجی سیادی. دووەم دانانی سیاسەتی ئەمنی نیشتیمانی و دامەزراندنی قواتی مسلحە و دیفاعکردن لە ئەمنی سنوورەکان. سێم نەخشە کێشانی سیاسەتی مالی و گۆمرجی و دەرکردنی عوملە و سیاسەتی بازرگانی لە نێوان هەرێم و پارێزگاکان لە ناوخۆ یعنی و دانانی بودجەی گشتی و هەروەها نەخشە کێشانی ڕسمی سیاسی نەقدی و بانقی مرکزی و ئەم شتانە. طبعا ئەنجادێتە سەرەوەکانی تر دیاریکردنی پێوانە و کێشانە و مەسەلەی جنسیە و تەجەنوس و ئیقامە و هجرە و لجوء و مەسەلەی سیاسەت تەڕەدودی بەسی برۆکاست و ئەوانەی ئیزاع و بڵێن ئەوانەی ساسی پەخش و ئەوانە دانانی سیاسەتی ئەو سیاسەتانەی کە تایبەتن بەسەر چاوەکانی ئاو لە خارجی عێراق و بۆ ناو عێراق لەگەڵ ئیحسا و تعدادی سوکان.
أما دەسەڵاتی حەسرین لە سەرەتا دەڵێ چی دەڵێ لە سەرەتای مادەکەیە دەڵێ تختص السلطات الاتحادية بالاختصاصات الحصرية حصري اكسكلوز أو نبى إنجليزيا حصري استثنائي واتا غيري أما دەسەڵاتی حەسرینین چکە بۆی هەیە دەڵێت دە و یانزە اختصاصی اتحادین ئەمە گرنگە لە دەیە بڕاندوویەتی و ئەمانە حەسرین چکە لە مادەی 115 دەڵێ غەیری حەسریەکان با بێمە سەری کەوا بێت لە مادەی 100 دەسەڵاتە حەسریەکانی دیاری کردوون نۆدانن ئەمە سەبارەت بە دەسەڵات ئەنجا دەینە سەر بەشی دووەم کە سەروەتە گرنگەکەی عێراق نەوت و غازە لە مادەی 100 دەڵێ ملک ئەڵێ نەوت و غاز ملکیە شەعبی عێراقیە 111 بەڵێ دەستخوتم 112 بەڵێ 110 خوێنمەوە مەلاکە زۆری وت هینیش دەگا دکتۆر بایازیل لە ڕقەما زەوردە طبعا 111 دەڵێ نەوت و غاز مڵکی هەموو شەعبی عێراقی لە هەموو خالی و محافظات هەیە دەڵێ ئەمە معنایەوەیە اختصاصی حکوومەتی اتحادیە نەخێرەوە وان نییە شعبی عێراق مساوینە بە حکوومەتی اتحادی شعبی عێراق مساوینە بە ئەمە یعنی چی فەلسەفەیەکە هەیە دەڵێت نەوت و غاز مڵکی تایبەت نییە ئێستا لە ئەمریکا و ئەوانە تۆ ئەگەر لە وڵاتە ڕەسمالیە سرفەکان تۆ ئەگەر عەرزێکت هەبوو نەوتی تیا بوو دۆزیتەوە ئیخۆت لێرە ئەڵێ خۆ نییە تۆ ئەگەر عەرزێکت هەبوو نەوتی تیا دۆزرایەوە دەوڵەت دەتوانێت مسادرێکە بەس تەڵانە بێت تەعویزی عەرزەکە و باتێ زەرەرەکانە ئەم فەلسەفەی لە پشتەوەیە بۆی کەس نەڵێ هەمە هی منە بەس بەداخەوە لە کوردستان وان نییە لە کوردستان هەمووی مڵکی هەمووی بیری خۆیان هەیە هەمووی بیری خۆیان هەیە وەڵا بە قەسەس و قانونیش نە هەر بە عەنتەریات ئەمە ئەو ئەنجا ببینێ سەر مادە گرنگەکە مادەی 112 مادەی 112 باسی دوشتی کردووە باسی ئیدارە تەنفیز لەگەڵ باسی ڕسمی سیاست تەخطیط سەریکە ڕسمی سیاست لەگەڵ تەنفیزی سیاست دوشتی جیاوازە فەقەرەی یەکەم باسی ئیدارەدانە فەقەرەی دووەم باسی ڕسمی سیاساتە ڕسمی سیاسە ئیدارە یعنی شتی ڕۆژانە گەڕان بە دوای استیکشاف استیغلال دۆزینەوە تەنقیب دەرهێنان ئەمە هەمووی ئیدارەن شتی ڕۆژانن تەنفیز ڕسمی سیاست دانانی خوتەت پلانی 5 ساڵی 10 ساڵی دانانی یاسا چۆن پلان دانین بۆی ئەم نەوتە پێشخین لە بڕگەی یەکەما باسی ئیدارە دەکات تەنفیز دەڵێت چی بە حرفی دەڵێت ئیدارەدانی نەوت و غاز لەگەڵ ئەو پارێزگا و هەرێمانەی منتیجن ئەسڵ دەڵێ حکوومەتی اتحادی پێڵدەستێ ئەسڵ بەڵام دەڵێت لەگەڵ چێ هەرێم و پارێزگا منتیجەکان ئەوانی نەوتیان نییە هیچ مشکلیان نییە منتیجەکان بەڵام لەچێ لە حقولی حالی نەیوتوە ئەم حالیە بەبێ هۆ نەیوتو بەڵام دەڵێت بە مەرجێک وارداتەکەی تەرخان بکرێ بۆ هەموو عێراق بە ژێرەی نیسبە و حاجەی سوکان و پێداویستی لەگەڵ پێدانی بەشێک بۆ ئەو ناوچانەی کە زۆر مەحروم کراوە زۆرتر مەحروم کراوە لەلایەن ڕژەمی پێشۆ یان بۆ ئێستاش یان بڵێن دواتر مەحروم دەکرێن بڕگەی دووەم باسی ڕسمی سیاسات دەکات ڕسمی سیاسات باسی حقولی حالی و مالی تیانێ چونکە ئیدارە نییە ڕسمی سیاسات بۆ داهاتووە دەڵێت بە هەردووچیان دەکرێت معەن لە بینی حکوومەتی اتحادی و ئەقالیم و محافظاتی منتیج بە یەکەوە طبعا مادەی 113 باسی ئاساری کردووە مادەی 114 باسی دەسەڵاتە مشتەرەکەکانی کردووە وەکو گومرگ و ئاو کارەبا و تەربیە و تعلیم و ئەم شتانە مادەی 115 هاتووە بڕاندوویەتیەوە دەڵێت هەر شتێک لە دەسەڵاتی حەسریانە بۆ حەسری ئاتە مادەی 110 چونکە کەلیمەی حەسری بەس لە 110 هەیە هی هەرێمەکانە ئەڵێ بەڵام مشتەرەکەکان ئەگەر تەعاڕوز دروست بوو لە بینی قانونی ئەقلیم و قانونی فدرالە ئەو لەوێت بۆ قانونی ئەقلیمە طبعا بەم پێیە بێ حقولی نافذ حالی یعنی چی ئەو کاتەی کە هەبوون وەختی نەفازی دەستور کەی نافذ بوو هەر بە جۆرەی مادەی 144 دەڵێ ئەم دەستورە دەچێتە بواری نافیزەوە دوای ئەوەی کە حکومەت پێکهێن یەکەم حکومەتی پێ تەشکیل بوو یەکەم حکومەتی مالیکی کەی تەشکیل بوو 22 پێنجی 2006 واتە تەفسیری حالی ڕۆژی نەفازی دەستورە